ئێستا قەدەغێ بچی لە هەولێر مامۆستا ئێستا نەک قەدەغەیە لە 32 مەتار و منفەزی حدودی بۆم نییە لە هیچ شوێنێکیانەوە بچمە دەرەوە سواری بتوانم بە تیارە گەشت بکەم تەنها لە سنووری سلێمانیە ئەتوانم هاتوچۆ بکەم ئەویش ڕەنگە هەر ئەم فترەی کاندیدیم بێ ئەگینا دوور نییە لە هەولێر و پۆلیسم بۆ نەنێرن لە سلێمانی قۆڵبەستم کەن و بمبەن بۆ نوکتەیەکیان دروست کرد لە سەر مامۆستا بەڵێ پێمەڵێن ئێستا تۆ بەقەدەر سەلاحێتە بە قەو سەلاحێتی مەلیکە و شایەنە هەیە لەگەڵ ڕێزم بۆ خاوەنی ئەو سایانە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی ئەتوانم هاتوچۆ بکەم تەوان بەداخەوە ئەوە ینی لەسەر کۆمەڵێک بابەت کە هیچیان هی ئەوە نین بگاتە مەرحەلەی ئەوەی کە منی پێتاوان بار بکرێم یا تۆمەتبار بکرێم کەوە وتومە فەرمانبەرانی هەرێم بوونەتە قوربانی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لە خەڵگە پرسم فعلا خەڵک 6 معاشی وەرنەگرتێ بووەتە قوربانی وتومە قراراتی محکمەی اتحادی پابند نابن بەڵێ تا ئێستا تەوتینیان جێبەجێ نەکردووە میزانی مراجعیان جێبەجێ نەکردووە داهاتی ناوخۆیان یەک مانگە تەسلیم کردووە نەوتیان یەک مانگە تەسلیم کردووە بابەتەکەی تریان وتبووم ملزەم نابن بە قراراتی دەستور و یاسا کارپێکراوەکانیانە لە دەستورە لە مەسەلەی نەو تا تازە لە 2009 نەو دەرێن لە 2025 ڕادستی سۆمۆ یەکەن کە ئێستا بە قازانج بە خەڵکی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە ئەو سکاڵایە لەسەر ئەم سێ بابەتە بووە